پۆرترێتێکی سەدەی 15 بۆتۆچێلی لە پیاوێکی خانەدان کە سمبۆلێکی خڕی بەدەستۆیە، یەکێک لە بەرچاوترین نیگارە ناوازەکانی فرۆشی هەفتانەی مەزادی ستابیسە لە نیویۆرکە. تابلۆکە کە دەوترێت لەوانەیە لە کۆتاییەکانی 1470 یان سەرەتای 1480 خوڵقێنرابێ، لە ڕاستیدا گوزارشت لە 2 کاری هونەری دەکا. بۆتۆچێلی نیگارکێش وێنەی ئەو پیاوەی کێشراوە، بەڵام لە تابلۆکەدا هەروەها سمبولێکی خڕ بەکار هاتووە وەک هێما کە وێنەی کەسێکی پیرۆزی تێدایە و کارێکی ڕەسەنی سەدەی 14 لە بارتۆلۆمیۆ بۆلگارینە وێنەکێشی ئیتالی. بەڵام کاتێک لە بەردەم ئەم تابلۆیەدا دەوەستم، هێشتا چێژێکی زۆر گەرمم پێدەدات. هێشتا جوانێکی وا دەکات هەناسەم سوار بێ. ئەمە یەکێک لەم وێنە دەگمەنانەیە کە بەڕاستی چەند ساڵێکە لە ماوەی 30 ساڵی ئیشکردنمدا خۆشیکی تایبەتیم پێدەبەخشێت. هێشتا شوناسی ئەو کەسەی لە ناو تابلۆکەدایە دیاری نەکراوە و هەروەها دیار نییە کە بۆچی سمبولێکی لەو شێوەیەی بەدەستۆ گرتووە. هەندێک لە لێکۆڵەران پێیان وایە گەنجەکە یان سەر بە خانەدانی مەدیچیەکانە یان لە خێزانێکی دەسەڵاتداری ئەو سەردەمەی فلۆرانسە. تابلۆکە ئاخرجار لە مەزادێکی ساڵی 1982دا بە 810,000 پۆند کە دەکاتە زیاتر لە 1 ملیۆن دۆلاری ئەمڕۆ فرۆشراوە. بەڵام لە وێنەیەکدا بەم قەبارەیە بە بەراورد لەگەڵ وێنەیەکی گەورەتردا وێنەکە هێزێکی هەیە کە سەرسامت دەکات لە هەموو ڕوویەکەوە بێوێنەیە، چ لە ڕووی ڕاستی بوونەوە، چ لە ڕووی دیمەن و چیرۆک و جۆری ئەو شتەی کە هەیە. کارە ناوازە و گرنگەکانی دیکەی ئەم مەزادخانەیە شاکاری دەگمەنی کتێبی پیرۆزی ڕامبراند وێنەکێشی هۆڵەندیە. هەروەها شاکاری دیکە پەیکەری مەرمەڕی پاییزە کە لەلایەن جیان لۆرێنزۆ و پیێترۆ بەرنێنی خوڵقێنراوە. شتێک هەیە لە زیندووبوون و جوڵەی ئەم شاکارەدا کە پەیکەرتاشانی سەردەمی بوژانەوەی هونەری وەک مایکل ئەنجلۆ کەمتر بایەخیان پێداوە. بەڵام لەم کارە کۆنە گەشەدا ئەو خەریکە فۆرمەکەی دەچەرخێنێت بۆ ئەوەی بە دەوریدا بسوڕێتەوە و لە هەموو گۆشەیەکەوە شاکارەکە کاری خۆی دەکات. دەرفەتەکان بۆ بەدەستهێنانی بەرهەمێکی بۆتۆچێلی کە خوڵقێنەری شاکارەکانی وەک پریماڤێرا و لە دایکبوونی ڤێنوسە زۆر دەگمەن و نایابن. بۆتۆچێلی کە ناوە ئەسڵیەکەی ئەلێساندرۆ دی ماریانۆ فیلەپەپی بووە، لە ساڵی 1445 لە فلۆرانس لەدایک بووە و هەر لەوێش لە ساڵی 1510 کۆچی دوایی کردووە. ئەو بە یەکێک لە گەورەترین هونەرمەندانی سەردەمی ڕێنەسانس واتە سەردەمی بوژانەوەی فەرهەنگی و هونەری لە قەڵەم دەدرێ. بەفراوی نووری دەنگی ئەمەریکا.